سڵاوی خۆی گەورەتان لەبێت لە بەرنمەیەکی تری مای کوردانە دەبینەوە میوانی ماڵەکانتان. شاعیر کاوە حوسێن دەڵێت تاکە ڕێگای گەیشتن بە بەختەوەری ڕێگای دۆزنەوەی خوایە. بەختەوەرترین مرۆڤ لای من ئەو مرۆڤەیە کە بەڕاستی خوا بناسێت. تاکە ڕێگای گەیشتن بە بەختەوەری ڕاستەقینە ڕێگای دۆزنەوەی خوایە، ئەوەی خوا بدۆزێتەوە بەختەوەرە. ئەمڕۆ دەبرسین تا چەند بەختەوەری یاخود چ شتێک بۆتە هۆکارێک کە تۆ بەختەوەر بیت. ئەمە و چەندین پرسیاری تر تا کۆتایی بەرنامەکە بینەرمان بن. سڵاوت لێبێت. ئەحواڵت زۆر سوپاس دەکەم. تەوەری بەرنامەکەم ئەمڕۆ باز لە بەختەوەری دەکەین. ئێمە مرۆڤ چۆن وا بکەین کە بەختەوەر بین لە ژیانماندا. بسم الله الرحمن الرحیم بەخێراتتان دەکەم. ئێمە ئینسان کە خوا دروستی کردوین دەبێت دەست بە دینی خواوە بگرین، دەست بە قورئانەوە بگرین، ئەوجا بەختەوەر دەبین. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب. دڵی ئینسانی تەنها بە نووری خوای گەورە بەختەوەر دەبێت و ئاوادان دەبێتەوە. هەموو دنیاتە بێ عاقبەتت هەر مردنێک دێتە ڕێمان. تەنها بە نووری خوای گەورە ئەو دڵەمان ڕووناک دەبێ و مرتاح دەبین و هەموو دنیات هەبێ مرتاح ناکە، تەنها قورئان مرتاحت دەکات. ئەلا بذیکری الله تطمئن القلوب. بەڕاستی دڵی ئێمە تەنها بە نووری خوای گەورە ئاوادان دەبێتەوە مرتاح دەبین. بۆیە خوای گەورە دەفەرمێ یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو ماڵ و سەروەت و سامانەی هەتا ئەو دەسەڵاتەی هەتا ئەو هێزەی هەتە نامێنێ ئیلا دڵێک دەمێنێتەوە ئەو دڵە خاوێن بێ و سەلیم بێ و پاک و خاوێن بێ. من بەخێرەتتان دەکەم بۆیە ئێستا کە خەڵک مرتاح نییە، ماڵی هەیە، سەروەتی هەیە، سامانی هەیە، پشتی لە قورئان کردووە، پشتی لە دینی خوای کردووە، پشتی لەو ئیسلامی کردووە. بۆیە خوای گەورە ئەوڕۆ زەلیلی کردوین. بەڕاستی ماڵیشمان هەیە، سامانیشمان هەیە، سیارە و سەروەتیشمان هەیە، مرتاح نین. شکر نین بە شتانێک کە هەمانە زۆر ئێمە هەموو شتێکیشمان هەیە، بەڵام آخر قسانیش دەفەرمی ئێمە پشمان لە دینەکەی کردووە کە پشمان لەو قورئانەی کرد. بۆیە خوای گەورە لە ڕۆژی قیامەت دەڵێ ئەی محەممەد ئەو ئومەتەکەتە ئین ئومەتی اتەخەذ قەومە هذا قورئانە مەهجورە. ئومەتەکەم وازیان لەو قورئانە هێناوە، بە دوو غەیری قانونی خوا کەوتن، بۆیە ئەو ڕۆژ زەلیل بوون. بۆیە لە ڕۆژی قیامەتیش پێغەمبەری خوای گەورە سەلەوات و سەلام شەفاعەتمان بۆ ناکات. بەخێر بن سەر چاو. بەخێر بن. حەزەکەی شەعرێکیشتان پێشکەش دەکەم ئینشەڵڵا. بەڵێ فەرموو. دەڵێ بەشتی شێری ناولانەیە خۆت پڵنجی دەشت و دەر، خۆشەویستی من گیانیە بۆ ڕەسوول الله نەگوە وابەی چاو لە دەر. ئەوانەی پیاوی جوولەکەی بوون تەمەنیان ڕۆی بە هەدەر، ڕە نەخۆشیان بخەنە دەستەی بەناو نەورۆسی و جەحفەر. ڕێوی ناو کەلەک و کونن ئەی لە واژەی چەک لە دەر، هەی لە ڕەفتاری زەندەق چوو تا هەڵۆی دیدە لێزەر. شەرت بێ ناوی خۆم تۆمارکەم بمە دراوسێ عومەر. کێ دەڵێ جەژنی ڕەسوولی خوا جەژنی کوور نییە، بابێتە پێشێ گەر نامەر نییە. بە کەلیمەی قورئان من عەقلی دەکەم، جەژنی ڕەسوولی خوای فێر دەکەم، جەژنی مەولودی خودای گەورەی فێر دەکەم. ئەو دنیاە کاوبایە، ئەوەی تایە بێ بەقایە، هیچ و پوچ و بێنەوایە، ئەوەی ڕاست بێ بەس خوایە بەس خوایە بەس خوایە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. دەستەکانت خۆش مامەگیان زۆر سپاس دەکەم. دەمەوێت ئەو بڵێم و مامەیە قسەی زۆر جوانی کردن، نمونەی زۆر جوانی باسکردن، باستەوەی کرد کە گەورەترین هۆکار بەوەی کە ئێمە مرۆڤ بەختەوەر بکات دەستگرتنە بە دینی خوای گەورە، بە ڕۆژوەکانمان، بە نوێژەکانمان. ئەمانە گەورەترین هۆکارن کە ئێمە مرۆڤ دڵخۆش و بەختەوەر بکات، یاخود ئەو شتانەی کە هەمانە نرخیان بزانن. بەڕاستی ئێمە زۆر جار لە ژیانماندا هەموو شتێکمان هەیە ئەوەی کە دڵمان حەزی کردووە هەمانە، بەڵام بەڕاستی نرخی ئەو شتانە نازانین کە هەمانە. بۆیە هەمیشە ئەڵێم ڕێگای خۆشحاڵی و خۆشبەختی ئەوەیە کە ئێمە نرخی بوونەکانمان بزانین و هەروەها چێژیانی وەرگین. لەگەڵماندا بەرداوە.
لێبێت چۆنی خاتونگیان ئەحواڵت زۆر سپاس دەکەم تەوەری بەرنامەکەم ئەمڕۆ باز لە بەختەوەریە سەرتا زۆر سپاس دەکەم دەمەوێت سەرتا بپرسم ئایا بەختەوەریت وڵی مام ناوت بۆچی سوام یەکەم جار نەبوونی باب ئەی چۆن نەبوونی باب باوکت لە ژیاندا نەماوە بەداخۆ خوا عەفویکە ئینشاءالله ئینشاءالله هیچ شتێک هۆکارە بۆ ئەوەی کە مرۆڤێک بەختەوەر بکات یەکەم جار پێش بەخوا ببەستین دوایش ئینسان بەخۆی دەبی هەوڵ بدە دەبی هەوڵدا بکاتە ئامانج بەڵێ ئێمە چۆن دڵەکانمان بەختەوەرکەی دەبی هەوڵیان بۆ بدەین بتوانین پشت بەخوای گەورە ببەستین خزمەتی میلەت بکەین ئەوجا بەختەوەر دەبین ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە هەوڵی بەختەوەری دەدات چۆن مرۆڤێک بەختەوەر بێت یەکەم جار پشت بەخوا ببەستی دوای بەخۆی هەوڵی بدا ئەوجا کە هەوڵی بۆ خۆیدا ئەوجا دەوروبەرەکەشی بەختەوەرە زۆر نەبێتە هۆکاری تێکدانی بەختەوەری بۆ نێوان دوو کەس یاخود دوو خێزان دوو هاوڕێ وەکات بۆیە چێژ لە بەختەوەربوونی خۆشی ببینێت وایە دەست خۆش هەر بەختەوەر بی ئینشاءالله سلااوت لێبێت سڵاو لە تۆش بەخێر بی سەرچاوان بەخێر بی سەرچاو پێ خۆشحاڵ بووی سپاس دەکەم تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە بەڵێ دەمەوێت سەرتا بپرسم بەختەوەری بەڵێ باش تقریبا بەڵێ چ شتێک بۆتە هۆکارێک کە تۆ بەختەوەر بیت وەکو چی زۆر هۆکار هەنەکە وای کردو بۆ مرۆڤێک بەختەوەر بی هۆکاری بەختەوەربوونی تۆ چییە وەڵڵەهی جا بەختەوەربوونەکە ئەوەیە بڵێن ڕێک و پێچین نەماڵێ دڵخۆشین بەڵێ لەگە خزم و کەس و کار و ماڵ و منداڵ بەختەوەریەکە لەسەر ئەوەی یانی لای تۆ بەختەوەری بوونی خێزانێکی جوانەکە هەتا بەڵێ ئیشەڵڵا ئەرێوەڵا یەخوا هەمیشە بەختەوەر دەکەم ئەی چۆن ئێمە مرۆڤ دەست بگرین بە بەختەوەریەوە والله هیچ دەبێ هەت کەس بە جۆرە و بە توانای خۆی بەڵێ شتێکی تر جگە لە خێزانەکە هۆکارە بۆ بەختەوەری ڕەنگە هەر یەکێک لە ئێمە زۆر هۆکار هەبن کە ئێمە بەختەوەر بین بۆ نەبوونی خێزانێکی جوان یاخود زۆر هۆکاری تر هەنە جگە لە خێزانەکە شتێکی تر هۆکارە بۆ ڕاستە بوونیش بۆی هەیە بەڵێ بوونیش بۆی هەیە ئیش و کار بۆی هەیە کە بەختەوەر بی دڵخۆش بی ئەوانەش هۆکارن بەڵێ دەستەکان خۆش مامەکە ئینشاڵڵا هەر بەختەوەر سەلامەت بی چۆنیت؟ باشم وڵای تۆ باشی لەخوا بەزیاد زۆر سپاس دەکەم هەمدوو سەنا بەخۆی زۆر باشم سپاس دەخوای میشە باش بێت ئەمڕۆ باز لە بەختەوەری دەکەین بەختەوەری دەبێت تا بپرسم ئایا بەختەوەری لە ژیانت من دەڵێم 22 ساڵە 25 ساڵە نەخۆشم جەڵدەی لێداوم جەڵدەی دەما گوێم کەڕ بووە یعنی باشم وەزعیشم باشە ئەمدا شەکرم لەگەڵ نەخۆشی درێژخانم لەگەڵ والعاصل 4 جار عملیات کراوم هەتا ئێستا بەس بەختەوەریەکەم لەوەیدا کە سوکارم باشن کەسوکار باش کە سوکارەکەم ماڵ و منداڵم یەک لە هیچ چاترن ئەنی نەخۆسانی منێ لە هیچ ڕێکەوە سپاس بۆ لەخوای گەورە بە زیاد بێ و وەچەند باشە زۆر بەختەوەری هەر ئەوە نیت چۆن بڵی ماڵ و سامانەتە بێ کە شکرانی خۆی گەورە دەکەی کە ئێستا تۆ نەخۆشی ئەو بەختەوەریە بە درێژایی
بە درێژایی عمری مەتاسی ساڵی ماسی گرتوون لەو بەعرێ دوکانێ خەڵکی تۆربە لە سەبعرێ 30 ساڵم ماسی گرتووە ئەمجا دوای و نەختوشی نەخۆشیە بۆ موازم هێنا کوڕێکەمە بە کوڕەکەم دەسوول لە دوای کوڕەکەم ئەوش ژنی هێنا وازی لێ هێنا دوکانی هەیە هەردوو کوڕەکەم دوکانیان هەیە بەد لەخوا بەزیاد وەزعیشیان باشە و بۆم نیشەر باشن هەمویان هەرەوەڵا یەک لە هیچ چاترن ئەی سپاس بۆخوای ئینشەڵڵا زۆر باشن کۆتایی پێدێت و باش دەبین ئینشەڵڵا ئینشەڵڵا لە نەخۆشیەکەش باش دەبێت خۆی گەورە شیفا دەدات ئێوەش بەخێرن سەر مادەمایکە شکرانەی خۆی گەورەی لە خوای بەزیاد ئینشەڵڵا خۆی گەورە بەختەوەرە دەکات خوا هەرچی لێم کاپی قایلم ئینشەڵڵا ئەی ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی کە بەختەوەر نینیان چۆن ڕێگای بەختەوەری بدۆزنەوە وڵڵای من دەڵێم با هیوادار من بۆ خۆیان داوای بەختەوەری کردن خوای گەورە ڕحمان پێ بکە ئینشەڵڵا بەختەوەر دەبن ئینشەڵڵا خوای هەموو داهاکتان زۆر سپاس ئینشەڵڵا هەر بەختەوەر دەبیت و خۆی گەورە شفای نەخۆشیەکەش دەدات ئینشەڵڵا مەمنونتانم بەخێرن دەست خۆش بێ مامەگیان خۆی گەورە شیفا بدە ئینشەڵڵا سڵاوت لێبێت باشکەکە ئەحواڵت زۆر سپاس دەکەم تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەری دەکەین دەمەوێت سەرتا بپرسم ئایا بەختەوەریت سەرەتا بە خێر بێن بەختەوەری چەند بابەتێک لە خۆ دەگری یەکی لەوانە ئەوانەی ئینسان کە بڵێ لە بەختەوەریدا دەژین پابندن بەسەر ڕێنمایەکەوە لەو یەکێک لەو ڕێنمایانە پابندبوون بە دینەوە پابندبوون بە خۆشەویستی و ڕێزەوە ئەو کەسانی کە پابند بەدینەوە ڕازگۆنە دەست پاکن داوێن پاکن ئەوانە بەختەوەرن یان ئەو کەسانی کە ڕێز لە کۆمەڵگا دەگرن ڕێز لە خاکەکەیان دەگرن ڕێز لە خەڵک دەگرن ئەوانش بەختەوەری دێنتە ئارەوە بەختەوەری بریتیە لەوەی کە ئینسان چۆن و ویژدانی خۆی مرتاحکە ئەوەی بەشەکە لە بەختەوەری ئەو کەسانەی کە زوڵم دەکەن ئەو کەسانێک کە کاری خراپە دەکەن ئەوانە بەختەوەر نین ئەوانە بگرێت زۆر زۆر نامرتاحن ناخێکی ناخۆش و نەهەمواریان هەیە یان زۆر جارەوەی کە دەبینێ نێوان هۆکاری تێکدانی نێوان دوو کەس دوو خێزان بەختەوەریان لێ تێک دەدەینەوە و کاتان چش لە بەختەوەری بوونی خۆشمان نابینی بەڕاستی ئەو کەسانێک کە کاری چاکە دەکەن ئەو کەسانە کە پەیوەندەکان ئاسایی دەکەن ئەو کەسانێک کە شیرازەی کۆمەلگا ڕێک دەخەنەوە ئەوانە لە ویژداندا زۆر بەختەوەرن ئەو کەسانێک کە قسەی خراپ دەکەنیان ئەو کەسانێک کە پەیوەندەکان ئالۆز دەکەن تەشەنوزات دروست دەکەن بێگومان ئەوە کەسانە لە ناخەوە نامرتاحن و بەختەوەرنی بێگومان ئەی چۆن ئامۆژگاری چی بۆ ئەو کەسانێک هەوڵی بەختەوەری دەدەن تەمەەن یەک جارە دووبارە بوونەوەی نیە بەڵێ کاتێک ئینسان خی گەورە تەمەنێکی پێداوی ئەو تەمەنە لە بەختەوەریدا سەرفکە ئەوەش بەسەن هەو کارێک ساکەکردن لەگەڵ خەڵک ساکەکردن لەگەڵ خزم دەوروبەر بە تایبەتی دایک و باوەک ڕێز لە بەرامبەرەکەت بگریە گیانی هاوکاری ئەوانە هەمووی بەختەوەری دێنێتە ئاراوە هیوادارم ئینسانەکان جێبە و لاوەلانە دەن دنیا ئەوەی نایانی کە دڵی بەرامبەرەکەت عادسکەی ناخۆشکەی چاکە چۆن بڵێ لە هاانە شەرعێڵە چاکە چاکە و بەختەوەری دێنی مەڵێ دەستەکان خۆ ئینشەڵڵا هەمیشە بەختەوەر دەبی زۆر زۆر سپاس دەکەم دەست خۆش بەیاخوا ئەم کاکەیە شتێکی زۆر جوانی باس کرد زۆر هۆکاری باس کرد کە ئەوەیە کە ببن بە هۆکارێک بۆەوەی کە مرۆڤ بەختەوەر بێت ئەوەی کە نبین بە هۆی زوڵم و ستەم بۆ نێوان تێکدانی هیچ کەسێک ئێمە زۆر جار چۆن بڵێ بۆ خۆمان هەموو شتێکمان هەیە بەڵام هەر چاومان لە کەسی بەرامبەرە چاومانستە شتی خەڵکیە بۆیە تکایە ئەگەر نابین بە هۆکارێک بۆەوەی کە کەسێک بەختەوەر بێت نابین بە هۆکارێک نێوان بەختەوەربوونی دوو هاوڕێ یاخو دوو کەس یاخو دوو خێزان با نەبینە هۆی تێکدانی بەختەوەریشیان لەگەڵماندا بەردەوام بن.
سڵاوت لێبێت باش کاکە ئەحواڵت ئیشکار چۆن دەڕۆ بازار چۆن دەڕۆ باشە لەخوا بە زیاد بێ قەناعەت هەبێت لەخوا بە زیاد بێت تەوەری بەرنامەکەم ئەمڕۆ باز لە بەختەوەریە دەمێستا تا بپرسم ئایا بەختەوەریت ئەمن بەڵە بەختەوەرم تشتێک وای کردووە کە بەختەوەر بێت ئەمە قەناعەت وای کردو کە بەختەوەر بوو چونکە قەناعەتێکی زۆر باشم هەیە ئەوەی کە ڕۆژێ خوا بنسیبم دەکات پێی شکرم دوایش کە پێشکرم بەختەوەرم زۆر شکرم بۆ خوای کە ئەو بەشانی پێبەخشیم و ساغ و سەلامەتم لەبەرەوەی بەختەوەرم بەڕاستی هەمیشەکە ئەمە سوپاس گوزار بین شکر بین بۆ شتانێک کە هەمانە ئەو کاتێمە دەتوانین چێژ لە بەختەوەری خۆ بەڵێ دروستە بەڵێ ئەی قەت هەبووە کە خەمت بۆ شتانێک خواردی بێت کە بێتە هۆی ئەوەی کە بەختەوەری لێتێکدا بێت زۆر شت هەیە جاری وا هەیە شتێک دێتە ڕێت کە خەمی بۆ خۆی بەڵام ئەمانە کاتین دەبێت ئێمە بیر ئەوەی کە ڕابردووە کۆتایی پیادۆ چکە ڕابردوو ناگەڕێتەوانێ وەکو فارس دەڵێت ئەم ڕۆژ گوزەشت ینی ئەمڕۆ کۆتایی پێ هاتووە منزور فەردەیە ینی بە ئێمە باوەڕکە ینی بەوەی هەوڵ بدەین بەیانی بەختەوەر بین ینی دەبێت هەوڵ بدەین کە ئەوەی ئەمڕۆکانە ڕۆیشتووە بۆتە مێژوو ینی گەڕانەوەشی نییە مادەم گەڕانەوەشی نییە پێویست ناکە خەفە لە شتێک بخۆین کە تەندروستیمان پێی تێکسیان بەختەوەریمان تێک بدا دەبێت ئەمە هەوڵ بدەین بەیانی بەختەوەر بین ئیش بۆ بەیانی بکەین بۆ ئەوەی بتوانین بە بەختەوەری بژین یاخوات بەختەوەر بێ ئامۆژگارێتی بۆ کەسانێک کە هەوڵی بەختەوەری دەدات زۆرجار هەیە مرۆڤ ڕێگەی بەختەوەری خۆی نازانێت چۆن بەختەوەر بێت مرۆڤ چۆن بەختەوەر بێت مرۆڤ بۆی بەختەوەر بێ دەبێت قەناعەتی هەبێت دەبێت زۆر شکر بێ بە ئەو بەشەی کە خوای گەورە پێی دەبەخشێت چونکە لەبەرەوەی کە تۆ شکر بی بۆ بەشەی خوای گەورە پێی بەخشیت بەختەوەر دەبی لەبەر ئەوەی خوا دڵ و دەروونێکی ساغ و سەلامەتە دەداتێت ئەو کاتەی بەختەوەر دەبی چونکە لەبەر ئەوەی خوا هەموو شتەکانی پێبەخشیوی کە تام و چێژ لەو ژیانە بکەیت دەستەکان ئینشەڵا هەمیشە بەختەوەر بەخێر بێ زۆر سوپاس بەخێر سڵاوت لێبێت باش کاکە ئەحواڵت زۆر سوپاس دەکەم مەمنون دەمەوێت بپرسم بەختەوەری لە ژیانت بەختەوەرم وەڵڵاهی لە 150 بەختەوەری بۆ لە 150 وەڵی لەبەرەوەی ئەزانین چوە هەر ئینسانێک کەس لە تا 100 بەختەوەر نییەوە هەموو کەس بەشی خۆی گرفت هەیە جا هەر کەسەوە پێی توانایی خۆی جا هەیە گرفتی زیاتر هەیە کەمترە منێکێک لەوانم گرفتم یعنی بەختەوەری من نیوەیە لە 150 لە 150 کەیتر 50 کەتر وڵا خەم و خەفەت و مشکیلە و ئەو شتانە دەنا سوپاس بخۆ لە ڕوو مشکلەوە بە دوورم بەڵام کۆمەڵە خەفەت و کەسانی دەور و بەرت و کە دەڕۆن و بەنەوعێ مشکلە و ئەوا بۆ دروست دەبێت زین خەم و خەفەت بۆ شتانێک دەخۆین کە بەڕاستی پێویست ناکات هەموو خەم و خەفەتانەوەی کردووەکە ئێمە بەختەوەر نەبین و چێژ لە بەختەوەر بوونی خۆمان نەبینین بێگومە قسەکەی تۆ بەڵام هێندێک شت هەیە تۆ ئیسای بکە یعنی من کەسێکم لەوانە دەوێت کەس نێزیکەکانی خۆم لە دەستدا بێ کەواتە یعنی بەختەوەری من نامێنێ کە پێشە دەوێت بەختەوەر بم کەواتە کە کەسێکی نێزیکی لە بەختە لە دەستدا بەختەوەرەکەت نامێنێ گرفتت بۆ دروست دەبێت کێشت بۆ دروست دەبێ کوڕە لە کۆمەڵە مەناوعەدا دەڕۆی یعنی ئەو شتانە بۆ تۆ دوورن دوور عنی ئێستا من هیوایەتیم زۆر شت هەیە شتەکەشم پێ دەکرێت بەس لە پێناو ئەوەیدا حەزم لێ نییە حەزەکانم ڕۆشتون تێدەگەی جا لەو پێناوەیدا عین تۆ بڵێ وەڵای کاکە من کە بڵێ بەختەوەرم 100% هیچ کەسە بەختەوەر نێ وەزانە دڵینم دەنازانم ئێوەش بەختەوەر بنیان نا خۆت باس کە زۆر گرفتت بۆ دروست دەبێت عازیزەکە لە دەست دەدەی بەختەوەریش بی حەنی تۆ بەختەکەی تۆ دەڕوە جا ڕاستی دەناوەڵای من سوپاس بەکو خۆم هیچ مشکلەیەکی نەبووە لە سەرەتا ئیژان من کێشە مشکلە بە دوور بووم بەڵام کە عازیزەکان لە دەستدا منکەکەم لەوان عزیزم لە دەستداوە یعنی بۆ خۆی چێژ لە خۆشیەکانی خۆم نبینم لەگەڵ هەموو لایەک یعنی ئەگە جار هەیە پێ دەکەرم شتێکی خۆش دەبینم یعنی هەستم دەکەم سەش دەکەم بیدو چێژ لە بەختەوەریەکەم نبینم ئەوە ئیشەڵڵا خۆی گەورە ڕێگایەکی بەختەوەری لەو کەسانش خۆش بێت کە لە دەستتداوە بێگومانە ئیشەڵڵا خۆی گەورەمان دنیا نیە دەزانین چۆنە واقعیەکەی وایە خۆ دنیا کۆتایی بەڵام لەو کەسە ئەگەر ڕۆی
يعني لو كصدقة بلان أيو كده من ولا بشتي قرفت بوانا والله تلاقي يعني إذا والله إسواز بخوي جورا ما شاء الله بشكر بين هرد بشكر بين باش نادى والله إسواز بخوي جورا إن شاء الله هيك خمو خافتك نعمل إن شاء الله بختوردك إن شاء الله مو خلق الله إن شاء الله كس كرفتو شيء نعمل إن شاء الله إن شاء الله دست خوش ببرزن زور سپاس بخير بني أخوان ئەم کاکەیە ماژەی بۆ کرد کە مەرگی ئازیزێک زۆرجار ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە ئێمە بەختەوەریمان لە دەست بدەین لەمیش کە ئازیزێکی لە دەست داوە بۆتەوە کارێکە ئێستا ئەڵێن بەختەوەر نیم ئینشەڵڵا کەس مەرگی ئازیزانی نابینێت و هەمیشە بەختەوەر دەبن لەگەڵماندا بەردەوام بن. سلااوتان لێبێت چۆنی کاکە ئەحواڵت چۆنی خاتونگیان ئەحواڵت زۆر سپاسان دەکەم دەمەوێت بپرسم بەختەوەری لە ژیانت بەڵێ زۆر سپاس بێگومان بەختەوەرین ئینسان کە دینی هەبێت بێگومانەوە نیشانی بەختەوەریە و نای بەختەوەریە و بوونی لە شولارێکی تەندروست و جوان کە خوای گەورە بە شتێک تاقی نەکردبێتەوە نەخۆشێکی کە درێژخانی نەبێت بۆ نمونە فەقیر نەبێت بتوانانی ژیانی خۆی مندار پێ بدا ئەوە بێگومان نیشانی بەختەوەریە و هەروەها بوونی خێزانێک کە جێگەی متمانە بێت و جێگەی ڕەز و خۆشەویستی بێت و بوونی ماڵ و منداڵ بێگومان هەموو ئەوانە نیشانی بەختەوەرین. باس لە خێزان کردسا خێزانەکەت هۆکارێکە بۆ بەختەوەری؟ وەڵێ بێگومان هیچ گومانێک تێدا نییە کە نیشانی بەختەوەریە و هێمای بەختەوەری. ئەی لای تۆ بەختەوەری چی دەگەێنێت؟ بەختەوەری چییە؟ چۆن وا بکەین کە ئێمە بەختەوەر بین؟ بێگومان وەکو هاوسەری بەڕێزم گوتی بوونی دین و دەستگرتن بە دینی خۆی گەورە و بە ڕۆژەکانمان کەسێک هەبێ لێ تێبگات و ڕێز و خۆشەویستیە بێ بێگومان بەختەوەریە. بێگومان ئەی ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی کە چۆن بەختەوەری ڕێگەی بەختەوەری بدۆزنەوە؟ بەڵێ بێگومان وڵای وەکو باس بۆ دەکەم شت دین نیشانی بەختەوەری ئینسانەکە دینی هەبێ مرتاحە لە ژیان بەختەوەرە بێگومانەگە لەو دنیاش ناڕەحەت بینی لە دنیاکەی کە ئەوە سەرفراز دەبێت و بەختەوەری بە بێگومان لە شوارێکی جوان نییە یان بڵێن بەجەستە نییە یاخودە پارێکی زۆر نییە ئینسان قەنەعات بە شتێکی هەبێ ئەو شتێک کە خوای پێدا و قەنەعات پێ هەبێ بێگومان بەختەوەر دەبێت لە هەردوو دنیایدا. دەستەکانتان خۆ بێ ئینشەڵڵا هەمیشە خێزانێکی بەختەوەر و دڵخۆشم بێکەوە. زۆر سپاس دەستان خۆش بێت. دەمەوێت بڵێم کاکەیە نمونەیەکی زۆر جوانی باسکەوە کە خێزانێک کە ئەڵێ دەستگرتن بە نوێژەکانمان بە ڕۆژوەکانمان یاخود کە لەش و لارێکی تەندروستمان هەیە ئەمە هۆکارێکی گەورەیەکە بەختەوەر بین و دەمەوێت ئەوش بڵێم من بۆ خۆم سپاس بخۆکە خێزانێکی جوانم هەیە کە هاوڕێی باشم هەیە کە زۆرجار ئەو شتانێک هەوڵم بۆ داوە هاتوونە دەدیم بەڵام ئەمانە هەموو لەلایەک گەورەترین هۆکار کاوای کردووەکە من بەختەوەر بم ئەوەیە کە کاتێک کە سوزدەیەکم بۆ خۆی گەورە بردووە یاخود کاتێک کە زیکرێکی خۆی گەورەم کردووە یاخود سەڵاواتێکم بۆ پێغەمبەر دوودی خۆی لێبێ ناردووە یاخود کاتێک کە قورئان دەخوێنمەوە و داوای لێ خۆشبوون لە خۆی گەورە دەکەم لەو هەڵانەی کە هەڵە و کەم و کوریانەی کە ڕۆژانە ئەنجامیان دەدەین ئینشەڵڵا هەمیشە بەختەوەر دەبین و بەردەوامین لەگەڵمان بین. سلااوت لێبێت چۆنی خاتونگیان ئەحواڵت تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە دەمەوێت سەرتا بپرسم ئایا بەختەوەریت؟ وڵی بەختەوەر ئەوەیە کە لەگەڵ خێزانەکەت یان لەگەڵ هاوسەرەکەت باشبی ئەوانە زیاتر دەور دەبێنی یان
زیاتر دەگەڕێتەوە بۆ داکیش بوونی خێزانێکی جوان بوونی دایک و باوە خوشک و براوەنە کارێکم بۆی کە تۆ بەختەوە هاوسەرەکەشت دەوری دەبینی لەو هاوسەگیریت کردووە ئەرۆڵە بەڵێ لە ڕانی هاستەوەر بن باسە شتێک خۆکارە بۆ ئەوەی کە خێزانێک بەختەوەر بێت دوو هاوسەر بەختەوەر بن وڵی دڵخۆشی و ڕێزگرتن ڕێزگرتن لە سەروی هەموو شتەوەیە ئەگەر ڕێزگرتن هەبوو خێزانەکەش دڵخۆش دەبێت زۆر ڕاستە ئەی ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە هەوڵی بەختەوەری دەدات وڵی ڕێزگرتن لە مابینی مرۆڤەکان زۆر مهمە یعنی ها شکانەوە و ئەوانە زۆر ناخۆشە بۆ مرۆڤ دڵشکان ئەو شتانەوە یان نە کەسێکی بشکێنیەوە یان ئەو شتانە نێوان دوو کەسێک دێت ئەرەوەڵا بەس ڕێزگرتنیش ئەمن ڕێزگرتنم هۆکارێکی گەورەیە ئەرەوەڵا ئەی قەتە بۆ شتانێک خەمت خوارد بێت و چۆن بڵێ ببێتە هۆکارێک بۆی کە بەختەوری لێسێکدا بێت وڵی ئەرەوەڵە هێندەك شت هەیە ها کابراکە جاریوا مرۆڤەکان دەچکێنەوە لە پێسای خەڵکی ئەوە شوا دەکا مرۆڤەکە دڵخەفەت بخوات و ئەو شتانە ناخۆشە دەستەکان خۆش بێ ئینشاڵڵا هەمیشە بەختەوەر و دڵخۆش دەبێت دەست خۆش بخاتنگار دەست خۆش باشی مامۆستا وعلیکم سلام باشە الحەمدولله زۆر سپاس دەکەم سەلامت بین تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە ئەمێ مرۆڤ چۆن بەختەوەر بین چۆن ڕێگەی بەختەوەری بدۆزینەوە بەختەوەری بسم الله والصلاة والسلام على رسول الله الحمدلله على كل حال بەختەوەری سەرەتا لە دینی پیرۆزی ئیسلامدا زۆر شتێکی بایەقی پێدرا و ئێستا مەسەلەن ئەگەر ئەمن بوومەوێ بەختەوەر بوومیان جەنابەت بتەوێ بەختەوە بی دەبێ پەیڕەوی یاساکانی ئیسلام کە اینجا ئینشاڵڵا ئەو کاتێ بەختەوەر دەبین هەم لە دنیا هەم لە قیامەتەشدا بەڕاستی بەختەوەری شتێکە پێناسە نەکراوە زەلامی بەختەوەر زۆر گەورەیە هەم لە دنیا هەم لە قیامەتدا و بەختەوەری بە تایبەتی دەدیندا بۆی دەکرا گەر تەقوادار بی ئینشاءڵڵا سپاس گوزار بی دەست بگری بە دینی ئیسلامەوە ڕەحمەتی خوان لێبێ نازەریش بەشەکە لە دڵکوشتن ئێستا مەسەلەن ئەگەر موسڵمانێکی کامڵ چاو لە نەزەر بپۆشیان حرامی نەخوات ئینشاءڵڵا ئەوە بەختەوەری دێنیت بە پێچەوانەوە خوا نەخواساگەر نەزەرکە و چاوی خۆ بەرەڵا کات و یاساکانی خی گەورە پێشرکە بێگومان ئەوە بەختەوەر نابێت لە بەختەوەری نابینێت بەتەکیدی وایە خی گەورە ئاسانی کە لە بۆ هەمولاکی ئەمین ئینشاءڵڵا ئەی ئامۆژگاری چییە بۆ کەسێکە هەڵی بەختەوەری دەدات چۆن ڕێگای بەختەوەری بدۆزێتەوە ئاسانە ئەگەر زەلام بیەوێ بەختەوەر بێ ئاسانە هەم بە شەو نوێژان هەم بە نوێژ و ڕۆژان ڕێگا زۆرن لەوە بەختەوەری بەس مسلمانی ئێستا بە ناشکری و ناوم هەر پاڵی داوەتە وەکە ڕەجەبی ڕەجە بە ئاسا دەوێ شتەکەی بێتە پێش دمی ئەوەش بەڕاستی شتەکە جێی محاڵە بەختەوەری ئەوەیە دە دینی ئیسلامدا دەبێ هەوڵ دەی بە تایبەتی نوێژ و ڕۆژان بە جوانی بکەی نەزەرێ نەکەی چاومانە سەشتی خەڵکی نەبێت حرام نەبێت جاسوسی نەکەین دڵپیسە لە یەکدی نەکەین ڕێگەکان بەختەوەری زۆر بەتەکیدی باس ئەلێردە لەو ماوە کورتیدا ناتوانانی هەمان جێبەجەکەین و هەموو ڕێکارەکانیش
وەبیرتنا من پیاوی ئەم باسییان کەیت دانا ڕێگەی بەختەوەری سەرچاوەکەی لە دینی پیرۆزی ئیسلامدا هەڵدەپڕێ ئێستا مەسەلەن ئەگەر ئەمن یان ئەتوو یان ئەحەج موسڵمانێکی دیبێ خۆ بۆ موسڵمان بزانی ڕێگەی بەختەوەری زۆر ئاسانە بە تایبەتی لەوە مسلمان بەس موئمین لێردا فەرق و جیاوازی مسلمان موئمینی بکە مسلمان ئەو کەسێ بەڕواڵەت تێگەشتووە دیندا نوێژان دەکە ڕۆژان دەکە بەڕواڵەت نەزەرێ ناکە بەس موئمین ئەو کەسەیەکە بەنهێنی بە پەنهانی لە خوای گەورە دەترسێ ئینشاڵڵا ئەمە یەکێکی لە موئمینەکان خوا نەخواستن نەک لە مسلمانەکان وەسەلام عەلەیکم ڕەحمەت الله دەست خۆش بێ بۆ ئامۆژگاریە جوانانە ئینشاڵڵا هەمیشە بەختەوەر بیت ئەجمەعین خوان لێ دەست خۆش بێ ئاخوا زۆر سوپاس سلااوت لێبێت چۆنی دایگیان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس دەکەم کەناڵی کوێیە؟ کەناڵی کوردانەیە کەناڵ زۆر سپاس دەکەم تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە سەرتا دەمەوێت بپرسم بەختەوەری لە ژیانت بەڵێ شتێک هۆکارە بووی کە بەختەوەر بیت بەختەوەریەکەم ئەوەیە لە خوای بەزیاد بێ لە ناو حایلەکەمدا بەختەوەری هەیە خۆشبەختم کوڕ و کچی باشم هەیە سپاس بۆ خوای گەورە بەس خێزانێکی جوانت هەیە خێزانێکی بەختەوەر و جوان هاوسەرێکی باشم هەیە لە خوای بەزیاد بێ شانازی پێوە دەکەم لەخوا بەزیاد بێ ئینشاڵڵا هەمیشە بەختەوەر دەبن قوربان سەلامەت ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە هەڵی بەختەوەری دەدات چۆن بەختەوەر بن داواکارم لەو کەسانە بە قسەی ماڵ و حایلەی خوام بکەن ڕێز لە یەکدر بگرن ئەگە یاسا سەروەر بێوانە بێگومان ئارێوەڵە بەختەوەریش بە کەسێک ڕەنگە بەدەست لێت بەگەر خێزانێکی جوانت بێت دەبێ هەردوولا ڕێز لە یەکتری بگرن بەختەوەر لە نێوان دوو هاوسەردا بەڵێ خۆشبەختانە ئێمە زۆر بەختەوەرین تەواوکەری یەکترین لە قسە یەکتر ناچینە دەرێ سوپاس بۆ خوای گەورە هاوسەرەکەم خوێندەوارە کەسێکی تێگەیشتووە بۆ خۆشم تۆزەکەم خوێندووە بەس ئەو زیاتر کارگێڕی کاری تەواو کردووە ئەیوەڵاتە هاوسەرەکەت هۆکارێکی گەورەیەەکە زۆر پشت و پەنامە ئەرێوەڵە لە خوای هەمیشە بەختەوە قوربانە بووە خەم و خەفەتت بۆ شتانێک خوارد بێت کا بەختەوەری لێ بەڵێ زۆر خەفەتم خواردەوە بەس پێی گوتمە دنیا بە کوتوێتی دنیا ئەوەندەی نانی خەفەتی بۆ بخۆی مادام ئەمە خێزانێکی بەختەوەرین یعنی دەبێ کێشەکەمان بۆ خۆمان حەلیکەین وانە بێکومان ئارێوەڵە ئینشاڵڵا هەمیشە بەختەوەر بدایگیان دەستەکانت خۆش بێ ئاخوا بەختەوەرێتان بەردەوام ئیشاڵڵە پەنا بەخوای ئیشاڵڵە تازە بووینە دای و بافیرە ئارێوەڵە نەوەمان هەنە لە خوای بەزیاد لەخوا بەزیاد خوای ئارێوەڵاتانەوەکانیشم یعنی زۆر بەڕێزن یعنی چەند منداڵن دایە گەورە و بابە گەورە ئارێ بەخوای بە قوربان سەلامەت سەلامەت بی دەستەکان و خۆش بێ زۆر بەخێر بێ چاوت مازەکەدا ئەمدایە نمونەیەکی جوانی باس کە باسی لە خێزانەکەی کردکە ئەڵێ بوونی هاوسەرەکەم گەورەترین هۆکارێکەوەی کردووە من بەختەوەر بم یاخۆت بوونی ماڵ و منداڵم بوونی کچ و کوڕەکانم یاخۆ بوونی نەوەکانم وای کردووەکە من زۆر لە ژیانمدا بەختەوەر بم لەگەڵماندا بەردەوام بن.
باور لێبێت باش کاکە ئەحواڵت زۆر سپاس دەکەم تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە سەرتا دەمەوێت بپرسم ئای بەختەوەریت لە ژیانت بەڵێ هۆکاری بەختەوەری تۆ چییە؟ هۆکاری ئەوەی بەختەوەریمانەوێت لەگەڵ خوایەکی لەگەڵ خوا بگونجەی بەختەوەر دەبی بەس لەگەڵ خوای گەورە ئەوە نەبی بەختەوەر نابی فەرمانەکانی خۆی گەورە جێبەجێ بکەین بەڵێ ئەمانە لای تۆ بەختەوەرین بەڵێ بەختاری هەرەوە نییە بڵێ یەکێک دڵخۆشتکە یان یەکێک ئەوت کە بەختەوەری بەس لەلای خوای لەلای خوای شەکانی خوای زۆر بەختەوەری بە ماڵ و سامانێ بەس سەروەتێکی زۆر نییە ئەوەیەکە ئێمە دەست بگرین بە دینی خوای گەورەوە وا دەکا کە ئێمە مرۆڤ بەختەوەر بکات بەڵێ بە دینەوە دەست بە دین بگرە بەختەوەر دەبی دەوڵەمەندی هیچ ئەوە نییە بەختەوەری نیە زۆر جار دەوڵەمەندیش پارۆ سەرۆت و سامانیش هەموو شتێکەیە بەڵام تۆ ئەگەر دڵت خۆش نەبێت و سپاسگوزاری خوای گەورە نەبی چێژ لە بەختەوەریش نابێت ئێستا چەندان دەوڵەمەندمان هەیە دەڵێ ئاواتەخوازنی وەک فەقیرەکەی جارانمان لێدێتەوە فەقیرەکان دڵێکی گەورەیان هەیە چکە هەمیشە سوپاسگوزارن بەوەی کە هەیەە سوپاسگوزارن ناشکر نینە بەڕاستی ئەیا مژگاری چییە بۆ کەسێک کە هەوڵی بەختەوەری دەدات هەوڵی بەختەوەری ئەوی بدات لەگەڵ خۆی خوای دەوروبەری باش بێت بەختەوەر دەبێت دەبێت دایگیان چۆنی ئەحواڵە زۆر سپاس دەکەم سەلامەت بێت تەوەری بەرنامەکەم باز لە بەختەوەریە سەرتا دەمەوێت بپرسم بەختەوەری لە ژیانت شتێک هۆکارە بۆی کە تۆ بەختەوەر بیت وای کردووە کا بەختەوەر بیت کەم کچەکانم بەتا خێزانەکەت جگە لە خێزانەکەت هۆکارێکترێکە بەختەوەر بیت برای باشم هەن برای باش خێزانەکەت بەگشتی عینەکەماوە لە ژیان دایکت ماوە لە ژیان گەورەترین هۆکاری بەختەوەریە گەورەترین سامانە بۆ من خاتونگیان تۆ چۆنیت حواڵت لای تۆ بەختەوەری چی دەگەێنێت بە تەمان ڕایداکم هەیە خێزان گەورەترین بەختەوەریە خێزان ئەمە چی تۆیە دایکتان ئەدەستا دایکت گەورەترین هۆکاری بەختەوەری تۆیە ئەی لەخوا بە زیاد بێت ئەی ئێمە چۆن دەست بگرین بە بەختەوەریەوە بەنسبەت منەوە دین یەکەم شتە دوای خێزان و ئەوانە دین یەکەم شتەکە بتوانی بەختەوەری خۆت پێ پەیدا بکەیت دەست بێت دینەکەتەوە بگرە دەستگرتن بە دینمانەوە بە مەژەکانمانەوە ئەمانەش هۆکارێکی گەورن کە بەختەوەر بین بەتەکید ئەی ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە هەوڵی بەختەوەری دەدات پێی دەگات هەوڵدانەکەی بەختەوەریە خودی هەوڵدانەکە بەختەوەریە ئێمە چۆن چێژ لە بەختەوەری خۆمان وەربگرین خۆی کە تەندروستیەکی باشت هەبێ خێزانێکی باشت هەبێ لەسەر دینبی ئیدی خۆی ئەو بەختەوەریە بەڕای من بە دوای زۆر شت نەکەی بە دوای زۆر شت نەکەی ئەیدای گیان خەتە بووە خەڵقەفەتی بۆ شتانێک خوارد بێت و هۆکاری بەختەوەری تێکدا بێت هەبووە پەشیمان شتەکەی کاری خوای بووە پەشیمانم لە هەر شتێکی غەڵەت کرد بێتم کوڕم مردووە بابم مردووە لە دوای ئەوەی کە هاتمەوە سەرخۆ پەشیمانم لەوەی کە کردومە هۆکاریش بووە کە بەختەوەری تێکدا
خۆش بێدایەتیان ئینشەڵڵا هەمیشە بەختەوەر دەبن ئەم دایک و کچە جوانە ئینشەڵڵا قەت بەختەوەریتان لێ تێک ناچێت بەختەوەر بن بەختەوەر بن ئینشەڵڵا هەمیشە بە قوربان و سەلامی سپێس زانای گەورە مامۆستا سەعیدی نورسی سەبارەت بە بەختەوەری دەڵێت مرۆڤی بەختەوەر ئەو کەسەیە کە لەبەر ژیانی دنیایی ژیانی هەمیشەیی لەبیر ناچێت مرۆڤی دۆڕاو ئەو کەسەیە کە لەبەر دنیایەکی کاتی بیری نییە لە دنیاکەی تر چی دەگوزارێت ئومێد دەکەم هەمیشە بەختەوەر بن هیچ کات خەم و پەژارە نێتە پێشتانەوە هیوادارم کە بەرنامەیەکی بە سوودمان پێشکەش کرد بێت و بنە جێگەی ڕەزامەندی هەمولایەک تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورە تا دەست بێرم خواتان